دقانی وەتەن زۆر غەزەلم وەکو سکرتێری سەنتەرەکە بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ هاتین سەردانی شاری کۆی خۆشەویستمان کرد بۆ ڕێزلێنان لە 20 کەسایەتی لە ژن و پیا و لە بوارە جیاجیاکان. طبعاً ئەو کۆیانێک کە ئێمە دەستنیشانمان کردوون ئەو کۆیانەنە کە ساڵانێکی زۆر خزمەتی کۆیان کردووە هەرێکە بە پیشەی جۆرا و جۆر. تیاندا هەیە مامۆستا، تیاندا هەیە وەکو سید گولیزاری شەفیق ئاغای کە دەڵێن گەورەترین بەتەمەنترین مامۆستایە و هەتا ئێستا کەس وەبزانم ڕێزلێنانی بۆ نەکرد. ئێمە بیرمان کردەوە کە مامۆستا گوڵزار یەکەم ئافرەت بی و یەکەم ژن بی کە ڕێزلێنانی بۆ بکەین. لە دوای ئەو سستەر لیمۆمان هەڵبژارد، سستەر لیمۆمان هەڵبژارد کە وەکو ژنێک مامان کردووە و نیوەی کۆیە لەسەر دەستی ئەو دایکەکان منداڵیان بووە. دوای ئەو بەفرین هەرمۆتەیمان هەڵبژارد. بەفرین هەرمۆتەی ژنێکە فۆلکلۆر دۆستە، حەزی لە کۆکردنەوەی شتە فۆلکلۆریەکانە. پێشمان خۆش بوو ئێمە سنتەرێکین بەبێ جیاوازی کار دەکەین لە بۆ هەموو یعنی بەبێ جیاوازی لە لایەنەکان لە ئاینەکان. ئێستا بەفرین هەرمۆتەیمان لەسەر ئەساسی هەمووکو ژنێکی مەسیحی هەمووکو فۆلکلۆر دۆستێک دەستنیشان کردیە. هەروەها مامۆستا پەرژینمان اختیار کردێ. مامۆستا پەرژین مامۆستای هونەرە، مامۆستای شێوەکارە، لەبەرەوە دەستی هەیە لە خزمەتکردنی هونەر لە شاری کۆی خۆشەویست. لەسەر ئەو ئەساسە ئێمە هەڵبژارنەکانمان کردووە. من ئەڵێم ئەوەی بۆ کۆی بکە کەمە، هەرچەندی بۆ کۆیە بکرێ کەمە. یعنی زۆر حەزمان دەکرد شتێکی جوانتر و باشتر بکەین، بەس ئێمە خۆتان دەزانن ئیمکانیەتێکی مادی زۆر کەممان لەبەردەستە. یعنی ئەو مەراسیمە حەزم دەکرد زۆر جوانتر بوایە. شەنگە لە ژنان چونکە کۆیە تۆ ئەگەر سەیری بکەی یەکەم کچ کە چوبیتە مەکتەب لە کۆیە دەستی پێکردێت. دوایەوە تا زەینەب خانی شاعیرەمان هەیە. ئەنجا وەرە یەک لە دوایەک بە مەرحەلەکاندا بڕۆ چەند مەسئولمان هەیە هەمووی کۆین و ژنیشن دەستی باڵیان هەیە لە خزمەتکردن، هەم لە حکوومەتیش و هەم بڵێن لە لایەنە حیزبیەکانیش. واللهی طبعا ئەو مناسەبانە شتێکی خۆشە کە کۆیە بەسەرکرێتەوە. بەرەن وابزانیشم زۆر هەتا ئێستا حەقی کۆیە نەدرایە. حەقی خۆزگام ئەو یعنی برێمچی بە کوردی ئەو ئەساسەی کە لە کۆیە دانرا بوو، ئەو زانیار و ڕەوشەنبیرایەتی و ئەو پێشکەوتنە و شارستانیەتەی کە لە کۆی هەبوو هەر بەردەوام بە، هەر بەردەوام بە، هەر خۆزگەمان لۆ 100 سال پێش ئەوڕۆ نەتوێشا بە. یعنی کۆیە ئەگەر وشەکی برێم ناشیرن نەبی، نازانم یعنی قسەکەی بکەم یان نە. ئەوە هەموو جارەیە داکەم شتێکی دەگۆ دەیگۆ ئەو کاتی دیارە ئەو قماشە بە نرخ بووە، دەیگۆ چیناوی دەگریا لەسەر دوکانان دەرێ خۆیانە کەومە قەدر نەزانە. تێگەیشتی جا خۆزگا یعنی هەموو لایەنەکان نرخی کۆیان زانی بە وانە یعنی چونکە ئەمە لە کۆیە ژیانە و پێشمەش کۆیە یعنی سەروەتێک بوو لە کوردستان. نەدەبا ئەو هابی، نەدەبا ئەو هابی. ناوەڵا یعنی هەرچەند بیر لە پێشدان دەکەمەوە لەگە ئێستا بەوەی نییە خەرکەکە ئەوڕۆ لە ناحیەی مالی و پارە و سیارە و خانی خۆشکرایە بەس ئەساسەکەمان تەواو نییە. وەڵا یعنی پێم خۆش بوو نرخیان زانی بە، پەرەیان پێساند بە، بوو بە پار پشکەکی بەهێز لۆ هەموو کوردستانەکان. چونکە ئەو برێم ئەوانەی کە لە کۆیەنە ئەو نەفەرانە چ ئافرەتە چ پیاوە یعنی زۆر دەورەمەندن بە بیر و هۆشی خۆیان، بە ڕۆشن بیری خۆیان. کۆیە ئەسڵەکەی دەرێم ئەمنیش. من سێوەکار پەرژین جەلال فەتحوڵڵا هونەرمەندی شاری کۆیم. زۆر سوپاسی سەنتەری کۆمەڵایەتی
کۆیانی شاری سلێمانی دەکەم کە ئەوڕۆکە بەسەریان کردمەوە لە ئەو ڕێزلێنانە دەستخۆشیان لێ دەکەم زۆر سپاس دەکەم وعد دەدەم هەتا هەناسەم خزمەتی شاری کۆیە بکەم وەکو شێوەکارە هەر ئەوەندەی پێم بکرێتن شاری کۆیە.